ڕێز مستەفا عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی یاریمی کوردستان لە سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. کاک مستەفا زۆر سپاس بۆ ئامادەبوونی. پێم بڵێ کە سەرژمێری چ پەیوەندیەکی هەیە بە ئابووری و بە کاروباری بازرگانیەوە؟ بناوی خۆی گەورە یەکێک لە دەرەنجامەکانی گرنگەکانی سەرژمێری گشتی عێراق کە بۆ ئایندە دەکرێتە بنەمای گەشەپێدانی ئابووری کۆمەڵایەتی، چارەسەرکردنی کێشەکانی هەژاری، بێکاری، خەرجکردنی داهاتی گشتی، خزمەتگوزاریە گشتیەکان لە بواری تەندروستی، خوێندن، ئاو، کارەبا، ڕێگەوبان هەتا دوایی. ئەم سەرژمێریە بریتیە لە ڕەگەز، تەمەن، ئاستی خوێندن، شوێنی نیشتەجێبوون. ئەم سەرژمێریە چارەنووسسازە بۆ ئایندەی مافەدارایی و ئابوووریەکانی هەرێم و پارێزگاکان. ئەم سەرژمێری ئەم ساڵ جیاواز لە سەرژمێری 1950 کە لە ساڵی 1950 زیاتر ئاماژە بۆ سەربازی بوو. ئەم سەرژمێرە گشتیە لە عێراق ئێستا ئاماژەکانی زیاتر بۆ ئابووریە، بۆی بتواندرێ لە ئایندەدا پلانێک دابدرێ بۆ ئەوەی کەوا بتواندرێ بواری و گوزەرانی هاوڵاتی زیاتر بەرەو پێشەوە ببات. بۆیە لە زۆر پرسیارەکان وەلو ئێستا کە پرسیار ئەکرێت بەس لە ئەندامانی خێزان و یاخود مەسەلەن لە تەمەنیان، بەڵام لە ئایندەوەکو ئێمە ئاگادارین لە ڕۆژانی داهاتوو هەتا بەردەوام ئەبێت، هەتا ماوەیەکی زۆر ئەو پرسیارانە ئەکرێ کەوا بتواندرێ ئەو دانیشتوانە یاخود ئەو خێزانانە بە شێوەیەک کە لە چ بوارێکدا کار دەکەن، یاخود مەسەلەن چەند هەیە مەسەلەن کاری نییە، بێکاریە. ئەمانە هەمووی دەرەنجامەکانی لە ئایندە دەرئەچێ کە ئەتواندرێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆتاییدا دەربکەوێ کە بواری ئابووری لە عێراقدا لە چه ئاستێکدایە و چۆن ئەتواندرێ بەرەو پێشەوە ببردرێ و چی ئەکرێ کەوا ئەم سەرژمێری ئەم دانیشتوانانە وەکاری بۆ بکرێ کە بتواندرێ کە بێکاری کەم بکاتەوە. بۆیە زۆر ئاماژەکان کە ئەم سەرژمێریە ئەبینین بەرەو ئابووری بە شێوەیەک کە ئەتواندرێ کاری بۆ بکرێ و ئەتواندرێ کاری لەسەر بکرێت. کەواتە دەتەوێت بڵێ کە بەهۆی ئەم سەرژمێریەوە لە ساڵانی داهاتوودا حکوومەت چ عێراق چه هەرێمی کوردستان پلانێکی تۆکمەتریان دەبێت لە ڕووی ئابووریەوە؟ بەڵێ، بۆیە ئەڵێم ئاماژەکان زۆربەی بۆیە کە بواری ئابووری لە عێراقدا چۆن بتواندرێت گەشەی پێ بکرێ. بۆیە سەرژمێرێکەکرێ کە بزانێت ئایا بێکاریمان لە چه ئاستێکدایە، چونکە لە ئایندەدا لە ڕۆژانی داهاتوو هەندێ پرسیار هەیە بە پێی ئەوەی کە ئەو معلوماتی ئێمە بەدەستمان گەیشتووە کە هەندێک پرسیار لەوەیە کە ئەم خێزانە چکارەیە یاخود مەسەلەن لە چکارێکدا ئێستا کاری هەیە و ئەگەر هاتوو خاوەنی کارخانە بێ ئەبێ ڕوونکاتەوە چەند مەسەلەن کارمەندی هەیە و یاخود مەسەلەن ئایا ئەمانە لە خوێندنان یاخود کارمەندی حکومین یان کارمەندی کەرتی تایبەتن. بەم شێوەیە و باس لەوە ئەکرێ کە زیاتر پرسیار لە ناو خودی شخصی ئەو ماڵانەش ئەکرێکەوە لە چه ئاستێکدایە واتە بواری ئابووریان لە چه ئاستێکدایە، ئایا ئاستێکی بەرزە یا مامناوەندە یاخود لە بوارێکی زۆر کەم دەرامەتدایە. بۆیە ئاماژەکان هەمووی بۆ ئەوە ئەچێکەوە بتواندرێ گەشەی ئابووری لە عێراقدا چۆن کاری لێ بکرێ، واتە پلانی بۆ دائەندرێ، بەرنامەی بۆ دائەندرێ، بتواندرێ کارەکانی چۆن بە شێوەیەکی ڕاستەوخۆ و دروست بەرەو گەشەی ئابووری بڕوات. بەڵێ، باشە کاک مستەفا، ئێوە وەکو یەکێتی هاوردە و ناردنکاران وەکو بازرگانان لەسەر خواستی بازار کار دەکەن تا ئێستا، بەڵام ئەگەر بە شێوەیەکی ئەکادمی ئەم ژمارانە ژمارەی دانیشتوان لای ئێوە هەبێت، دەکرێت بڵێن کاریگەری لەسەر کاروباری ئێوەش دەبێت؟
بە دڵنیایی ئەگەر هات و زیاتر دڵنیابین یاخود بە وردی دانیشتوانەکە هەر کەسە لە ئاستی خۆی بزانرێ دانیشتوانی ئەو ناوچەیە چەندە، ئەتوانێت کارەکەی لەسەر ئەو ژمارەیە بتوانێت بەرەو پێشەوە بەرێت. واتە لە گرێبەستەکانیدا کار ئەکات بۆیکەوە مەسەرەن چەند کار بکات بۆ دانیشتوانێکی عێراق کە گەیشتۆتە مەسەرەن 50 ملیۆن 45 ملیۆن چەند بێ کە دیاری بکرێ و کاتە و دانیشتوانی هەرێمی کوردستان چەند بێ یاخود پارێزگایەک بگرێ بەدەستەوە بزانە دانیشتوانەکەی چەند بێ، واتە ئەتوانرێ لەسەر ئەوە کاری پێ بکرێت. بەڵێ پێم وابێ هێدفۆنەکەت کەوتە پشتەوە ئەگەر هێشتا کاک مستەفا گوێویستی دەنگی من نابێ هاوکارانم هاوکاری بکەن هاوکارانم هاوکاری بکەن تاوەکو بێسەرەکەی بۆ چاک دەکەن. دیارە دەمویست باسی ئەوە بکەم لەگەڵ میوانەکەم کە ئەم سەرژمێریە کە لە تەواوی عێراق ئەنجام دەدرێ هەرچەندە لە عێراق لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا سەرژمێری گشتی ئەنجام نەدراوەوە، لە هەرێمی کوردستان لە نزیکەی 60 ساڵی ڕابردوودا ئەنجام نەدراوە، چ کاریگەریەکی دەبێت و بەتایبەت کە ئەم سەرژمێریە لە ژێر ناوی گەشە پێدانە. دەگەڕێمەوە لای میوانەکەم پێم وایە ئێستا گوێبیستی دەنگمە. کاک مستەفا دەمویستەوە بپرسم کە ئایا ئێوە وەکو بازرگانان سوود لەمە دەبینن کە ئەم سەرژمێریە بە شێوەیەکی دروست ئەنجام بدرێت و ئەنجامەکانی لای ئێوە هەبێت؟ بەڵێوەکو پێم وتی ئەگەر هات و هاوردەکاران یاخود بازرگانان سەرمایەداران بزانن بە وردی دانیشتوانەکەی چەندە، ئەوان کارەکانیان زیاتر بەرەو پێشەوە ئەبن و لە پرۆتۆکۆلەکانیان زیاتر ئەو کاڵایە بە زۆری بە دروستکردن ئەدەنکەوە بڵێن دانیشتوانێکی مەسەلەن چەند ملیۆنیمان هەیە، ئەوانە هەمووی ئەبێتەوە ئەوەی کەوا زیاتر کار بۆ کاری بازرگانیەکەی بکات بۆ ئەوەی کەوا بڵێ من ئەتوانم بۆ دانیشتوانێکی ئەوەندە ژمارە من کاری لەسەر ئەەکەم بۆ بازرگانی یاخود ئەو کاڵایە کە لە دەرەوە دێنم بۆ ئەوەی کەوا بتواندرێ بۆ هاوڵاتیان بەگشتی بێت. باشە، ئەم سەرژمێریە چەند گرنگە بۆ ئابووری وڵات کە هەر 10 ساڵ جارێک ئەنجام بدرێ؟ خۆتان دەزانن لە ماوەی 14 ڕابردوودا عێراق سەرژمێری ئەنجام نەداوە بە هۆکارە جیاوازەکان. چەند گرنگە بۆ گەشەپێدانی ئابووری لە تەواوی ڕووەکانی دیکەوە کە سەرژمێری لە 10 ساڵ جارێکدا ئەنجام بدرێت؟ بە دڵنیاییەوە سەرژمێری زۆر گرنگە، چونکە یەکەم بۆ حکوومەت کە پلان دائنێ بۆ ئەوەی کەوا بەرنامە ڕێژی ئەکات بتوانێت لە بواری گەشەپێدانی ئابووریدا تاکو بتوانێت ئەو ئەحسایی کەوا لە بەردەستایەتی بە شێوەیەکی دروست و حکوومەت کاری بۆ بکاوە بەرنامەی بۆ دانێ بتوانێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ ساڵانە کەوا بڕێک پارەدا ئەنێ بۆ ئەوەی کەوا زیاتر گەشەی ئابووری یاخوە بەرهێنان بکە شتێ بکە بە پێی ئەو دانیشتوانە ئەوتوانێت کاری لەسەر بکە. ئەوە لە ڕوویەکەوە لە ڕوویەکی تریشەوە مەسەلەن ئێستا حکوومەت کەوا خواردەمەنی خۆراک بەسەر هاوڵاتیان دابەشەکات، ئەوەش ئەبێ پلانی بۆ دابنێ کە چەند ئەتوانێت خۆراک بێنێ بۆ دابشکردنی سەر هاوڵاتیان بە پێی ئەو ئەحسایی کە لەبەر دەستایەتی. بەڵێ زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز مستەفا عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکاران لە سلێمانی لەگەڵمان بوویت.